ئێستا سونە لەحسان بابەتێک باز دەکات بە وردی دەمەڵێت بەڵە شوان ئێستا ستۆدە دەکەینە شوێنی هێرشەکانی سەرشاری هەولێر. فەرموو. درەنگانێکی شەوە ئێران بە ژمارەیەک موشەکی بالیستیکی هێرشی کردە سەر شاری هەولێر و ژمارەیەک خوێنی کردامان. سوپای پاسدارانیش دەڵێت لە هێرشەکەدا بنکە و دەستگای استراتیژی ئیسرائیلیان پێکاوە و هۆشداریشیان داجاری داهات و هێرش بکەن. وێران کرد دەبێت لەگەڵمان بن. ئێستا دەچینە فڕۆکەخانەی هەولێر و لەوێوە باسی کۆی هێرشە موشەکی و درۆنەکانی سەر هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا دەکەین. ئێرە فڕۆکەخانەی هەولێرە، ئەو دەواازە ئاسمانەی بۆ یەکەم جار هەرێمی کوردستانی لە ئاسمانەوە بە دنیای دەرەوە بەست. گەورەترین و فراوانترین فڕۆکەخانەی کوردستان و سێمین فڕۆکەخانەی عێراقە. 7 کیلۆمەتر لە قەڵای هەولێرەوە دوورە و دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شارەکەوە. ڕووبەری ئەم فڕۆکەخانەیە 28 کیلۆمەتر دووجایە. ڕۆژانە 64 گەشتی نێودەوڵەتی و 8 گەشتی ناوخۆیی تێدا ڕێک دەخرێت. بەهۆی گرنگیەکەیەوە لە بواری ئەمنی و ئابووری و سیاسیەوە وای کردووە ببێتە گرنگترین و هەستیاترین پرۆژەی استراتیژی هەرێمی کوردستان. لەناو ئەم فڕۆکەخانەیە بنکەیەکی سەرەکی هێزەکانی هاوپەیمانانی بەسەرۆکایەتی ئەمریکای تێدایە کە چەندین جۆری هەلیکۆپتەر و فڕۆکە و کەرەستەی سەربازی جۆراوجۆری لەخۆ گرتووە. هەموو ئەوانە وای کردووە نەیارەکانی لە کاتاستیارەکاندا پەلاماری بدەن و هێرش بکەنە سەری. هەموو پەلامارەکانیش زیاتر وەک کارتێکی فشار بووە وەک لەوەی هێرش و پەلاماری ڕاستە و خۆ بێت بۆ دەست بەسەراگرتنی فڕۆکەخانەکە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوو چەندین هێرشی کراوەتە سەر. هێرشەکان کە کراوەتە سەر بنکە هێزەکانی ئەمریکا لە ناو ئەم فڕۆکەخانەیە بۆ یەکەم جار لە مانگی یەکی ساڵی 2020 هێرش کرایە سەری. بەشێکی ئەو هێرشانەی کراوەتە سەر ئەم فڕۆکەخانەیە بە موشەکی کاتوێشە بووە. بەشێکی دیکەش لە ڕێگەی درۆنەوە دەکرێت. بەڵام سیستەمی بەرگری بنکەی سەربازی هاوپەیمانان درۆن و موشەکەکان تێک دەشکێنن. خاڵی هاوبەش هێرشەکان ئەوەیە لە یەک کاتدا و لە درەنگانێکی شەودا دەکرێن. بۆچی بە فڕۆکەی درۆن هێرش دەکرێتە سەر فڕۆکەخانەی هەولێر؟ تایبەتمەندیەکانی ئەم فڕۆکەیە چییە؟ بەبێ هیچ زیانێکی گیانی ئامانجەکەی دەپێکێت. چونکە بێ فڕۆکەوانە و هیچ کەسێک لە ناو فڕۆکەکەدا نییە. وەک فڕۆکەی شەڕکەر و چاودێریکردن بەکاردەهێنرێت و زۆر لە فڕۆکەی یاسایی بچووکترن و ڕێگای جیاوازی فرینیان هەیە. بەپێی قەبارەکەی موشک و بۆمب و تەقەمەنی هەڵدەگرێت و بەکاردەهێنرێت. لە ڕێگەی پرۆگرامێکی تایبەتەوە ئامانجەکانی دەپێکێت و لە ڕێگەی بەستنی کامێراشەوە دیمەنی هێرشەکان تۆمار دەکرێت. لە کاتی هێرشدا ئەگەر لارکەکەی سەر نەکەوێت یان لە کار بخرێت دەکرێت وەک موشەکێکی ئاراستەکراوی خۆکوشتن بەکار بهێنرێت و بتەقێندرێتەوە. زۆرێک لە وڵاتان و گروپە چەکدارەکان بۆ کاری سیخوڕی و هێرشکردن بەکاری دێنن و بەراورد بە فڕۆکەی یاسایی تێتۆکەی کەمترە و ئەرکەکانیشی بەوردی ئەنجام دەدات و بۆ ماوەیەکی درێژیش دەتوانرێت ئاراستە بکرێت. لە ئێستادا بەو پێی تەکنەلۆژیایەکی بەکارهاتوو تێیدا هەرزانە و وەک فڕۆکە جەنگیە باوەکان هێندە پێشکەوتوو نییە. زۆرێک لە وڵاتان دروستی دەکەن و دەیدەن بە گروپە چەکدارەکان بۆ ئامانجی کورتمەودا بەکاری دەهێنن. سەرەڕای هەموو ئەوانە و لە هەمان کاتدا جۆری فڕۆکەی درۆنی پێشکەوتوش هەیە. تایبەتمەندی زۆر زیاتری هەیە لەوانی دیکە. بۆ نمونە فڕۆکە سەربازە درۆنەکانی وڵاتێکی وەک ئەمریکا
کە لە کوشتنی قاسم سلەیمانی بەکاری هێنا. هێرشەکانی سەرێزەکانی هاوپەیمانان بەردەوام بێت چی ڕوودەدات؟ شارەزایان پێیان وایە ئەو جۆرە هێرشانە مەحاڵە بەردەوام بوون و ئامانج لێی تەنها گەیاندنی پەیامە. بەشێکی دیکەش دەڵێن ئەو هێرشانە نابێتە هۆی ئەوەی هاوپەیمانان و ئەمریکا فڕۆکەخانەکە جێ بهێڵێ یان کاریگەری لەسەر بڕیارەکانیان هەبێت لەسەر هەرێمی کوردستان. بۆ ڕێگەگرتن لەو هێرشانەش فەرماندەی هێزەکانی هاوپەیمانان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەڵێت سیستەمی بەرگری بۆ پاراستنی بنکەی سەربازی سوپای هاوپەیمانان لە فڕۆکەخانەی هەولێردا دەنرێت و دەتوانن هەموو فڕۆکەیەکی بێفڕۆکەوان بکەنە ئامانج کە دێتە ئاسمانی هەولێرەوە. بەڵێ شوان چی شتێکی ئەم راپۆرتت بەلاوە سەرنجڕاکێش بوو؟ ئەوەی گرنگ بوو باشیشت چی کردەوە بوو کە تایبەتمەندیەکانی ئەم فڕۆکێکی زۆر بە باشی خستەڕەوە گرنگ بوو کە بینەر بیزانێت. دەستخۆش.